بە کللتورکردنی خوێندنەوە و دەوڵەمەندکردنی کتێبخانەکان خوێندکاران لە زانکۆی سلێمانی کەمپینێکیان ڕاگەیاندووە کە ئەویش کەمپینی کتێب لە زانکۆی سلێمانیە کە تیایدا نزیکەی 15,000 کتێبیان بێبەرامبەر بەخشی بە ئامادەبووان. قسە و باسی زیاتر دەربارەی کەمپینەکەکەم لەگەڵ بەڕێزان بڕیار ئاغالی کە خوێندکارە و هەروەها لیلیان ئامانج کە بە هەمان شێوە خوێندکارە. هەردووکتان بەخێربێن سەرسامان یاخوا بەخێربێن. لیلیان خان با لە تۆ دەست پێ بکەم، ئەم کەمپینە لە کێوە ڕاگەنراوە و تاکی بەردەوامە بێ؟ پێشەکی ئەم کەمپینە لەلایەن خوێندکار ئەژین لوقمانەوە، بیرۆکەکەی هی ئەوە خوێندکار لە زانکۆی ئەندازیاری کوشتتوکاڵی. بیرۆکەکە لای ئەوە بۆ پاشان دکتۆر کۆسار علی موراد سەرۆکی زانکۆی سلێمانی کە ڕەزامەندی بۆ پرۆژەکە دەربڕیوە، گوگل فۆرمێک بڵاو کرایەوە لە ڕێگای ئەو گوگل فۆرمەوە 54 خوێندکار هەڵبژێردراوە. لە دەی سێوە دەستمان کردووە بە کۆکردنەوەی کتێبەکان تاکو 12 و 13 شەشی ئەم ساڵ پرۆژەکە لە مای 3 مانگە بەردەوام بووە. زۆر باشە کاک بڕیار، کتێبەکان لە کێوە بۆ کێوەتە لە کێ کۆئەکەنەوە و دواتر ئەی بەخشن بە کێ؟ بەڵێ سەرەتا سوپاسانەکەین بۆ ئەم دەفەتەی کە بێمەتان بەخشی. ئەم کتێبە لە ڕێگەی هەیپەرپۆستەوە کۆکراوە باشە لە سەرجەم چین و توێژەکانەوە مامۆستا بوو، خوێندکار بوو، هەر کەسێک بۆ کتێبێکی لە ماڵەوە هەبوو بۆ نەخوێن بوویەوە. باشە ئەم کەسە ئیسفادەی لێ کردووە، ئەهوێ کەسانی تر ئیسفادەی لەکە ئەی بەخشی بە کەمپینەکەمان. هەموو کەسێک بەشداری لەم کەمپینایە کرد بوو، واتە لە مامۆستا ڕاگری کۆلێجەکان، تەنانەت پارێزگاری سلێمانی، تەنانەت شاعیر نووسەرەکانیش بەشداری کەمپینەکەمانی کرد بوو. ئێمە کتێبەکانمان کۆ کرد و پاشان لە جامیعەی سلێمانی لە هۆڵێک ئێمە داتاکانمان ئەکرد و پاشان لە شوێنێک تایبەت بە ڕەفەکانمان دانا. بۆ شێوازە بوو لە ماوەی 3 مانگا کارەکانمان ئەنجامدا. بەڵێ کاتە ئەمە دەرەنجامی 3 مانگ کارکردنی ئێوەیە کە لە پێشانگایەکتا هەموو بەرهەمەکانتان خستە بۆ ڕۆ. چۆن با بڵێن داتاتان کردواتە کتێبەکانتان چۆن جیا کردەوە لە چەند ژانر بوون و ئەو تەفاسیلانەی کە با بڵێن تایبەتە بە کتێبخانێک ئێوە چۆن ئیشتان لەسەر ئەمە کرد؟ بەڵێ بۆ نمونە بەڕێستانیان بۆ کەمپینەکەی ئێمە سەرەتا کە تۆ کتێبەکەت هێناوە فۆرمێکمانە خستە بەردەست بەڕێستان ناوی خۆت و هەروەها ساڵەکە و ژمارە و کتێبانی کە بەخشیتە. ئێمە فۆرمێکمان تایبەت کردبوو بە بەڕێستان، پاشان ئێمە فۆرمێکی ترمان هەبوو کە ئەندامانی کەمپینەکەمان تۆماریانە کرد، چۆن بوو کتێبەکە ناوی کتێبەکەمان تۆمارە کرد، پاشان ساڵی چاپەکەی و هەروە نووسەرەکەیمان داخڵە کرد و پاشان جۆری کتێبەکەش ئاینە سیاسیە دیاریمانە کرد بۆ ئەوەی کەسێک خوێنەرێکێت بۆ پێشانگاکەمان بە ئاسانترین شێواز ئەو کتێبی کە دەخوازێتی بە ئاسان شێواز بیدۆزێتەوە. زۆر باشە. لیلیان خان، ئەو کەسانەی کە یاخود با بڵێن خوێندکارەکانەوەی کە بەشدار بوون، با بڵێن پێیان خۆش بوو کە بەشدار بن و ئەمە یەکەم ساڵەکە کەمپینی لەم جۆرە سازەکرێت لە ناو زانکۆ؟ بەڵێ توانین بڵین ئەم پرۆژەیەکەم پرۆژێ لەسەر ئاستی عێراقیش پرۆژێکی لەم جۆرە بکرێت. وەکو سەرەتا وتم لە ڕێگەی گوگل فۆرمێکەوە ئەمە کرا کەواتە خوێندکارەکان چۆڵی سیڤیەکی پێشەکی درراوە. ئەو خوێندکارانی کە هەڵبژێردراون خوێنەر بوون، خۆیان ئارەزویان لە خوێندن بوو و هەروە خۆیان ئارەزوشیان لە کاری خۆبەخشی هەبووە. هەمومان مادوونە ناسانانی ئەندامێک نەبووە بڵێ بکەم تەرخەمیەکی کردبێ، هەمووی مادوونە ناسانە کاری کردووە تاکو پرۆژەکە گەشت بەمەی ئێستای. زۆر باشە کاک بڕیار، باست لە خەڵکی زۆر گرنگ کرد، ئەویش ئەوە بوو کە کاتێک کە من دێم کتێبێک ئەبەخشم ئێوە لە ڕێگای فۆرمێکەوە ناوی من با بڵێن تەسجیلەکەن و ناوی کتێبەکە ئەمە وەکو تۆ ئاماژەت پێکرد وەکو سیڤیەکی لێ بۆ من کە توانیومە چەند کتێب پێشکەش بکەم. ئەمە وانە کاتکە لە ساڵەکانی ئایندەیە یاخود لە داهاتووە زیاتر خوێندکاران تەشجیع بکرێن بۆ ئەوەی کە لەم جۆرە کەمپینانەیە بەشدار ببن و لە دواتریشە با بڵێن کەناوەکان بڵاو بکرێتەوە لە شوێنەکە کێ توانیوێتی زۆرترین ببەخشێت.
بەڵێ ئێمە هەروەکو سەرەتاوتمان ناوەکانمان تۆمارە کرد کاتێک کە ناوەکانمان تۆمارە کرد ئێمە پیجێکمان هەبوو لە سنتری هەمانگی زانکۆ کۆمەلگا پاشان ئێمە بڵاومانە کردەوە بۆ کەسەکان کاتێک کابین ڕسمەکانیان بڵاو کراوەوە کەسانی تریش حەزەکات دەرکەوێت بڵێ نڵێ ئێمە وامانە کرد ڕسمی بەخشەرانمان بڵاو کردەوە تاواکو خوێنەری بەتاواکو بەخشەری زیاتر سەردانی پێشەنگاکەمان بکات و کتێب ببەخشێت زۆر باشە لیلیان خان ئەو کەسانی کە سوودمەندن لە کتێبەکان یاخود ئەتوانن سوود لەو کتێبانە ببینن چێن لە ئەم پێشانگایە بۆ چین توێژێکی دیاریکراو نییە بۆ هەموو کۆمەڵگایە چونکە یەکێک لە ئامانجەکانی ئەم پێشانگایە ئەو بۆ ئەو بوو کە بتوانین ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیان زیاکەین کە باسی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیرێکی چین توێژێکی دیاریکراو نییە ڕۆشنبیرێت هەموو کۆمەڵگا ئەگرێتەوە ئەتوان بڵم هەموو چین و توێژە سوودی لێبینەوە بەڵام بە تەحدیدی کارمان لەسەر گەنجان هەبووە لەگەڵ هەرزەکاران و خوێندکارانی ناو زانکۆ چونکە ئەمان کڕۆکی کۆمەڵگان هۆکاری پێشکەوتنی وڵاتن ئێمە کارمان زیاتر لەسەر ئەوان بۆ توان بڵم پرۆژەکە بە تەحدید کاری لەسر ئەوە بووە باشە پێشانگاکە بەردەوامی ئەبێت بەڵێ ئێمە پێشانگاکە 12 مانگ بوو لەسا پێشانگاکە کۆتایی هاتووە ئێمە چەند داتایەکمان هەیە کە لە بەردەستمانەیە لە ماوەی ئەو سێ مانگای چەندێک داتا کۆکراتەوە هەروە لە ماوەی ئەو دوو ڕۆژە چەند کە سەردانیان کردووە کە پێتان بێت ئەیخێنە بۆ وەڵام من پێم خۆشە لەبەرەوەی کە ئەمە لە ناو خوێندکارانە ئەم کەمپێنە ڕاگەیەنراوە بەڵێ ئێمە لە ماوەی ئەم سێمانگایە کە دەستمان کرد بە کۆکردنەوەی کتێبەکان بە خۆشبەختانەوە 15222 کتێب کۆکراوەتەوە ژماری بەخشەران 613 بەخشەر بووە کە سەرجەم چین و توێژەکان بەشدار بوون لە مامۆستا قوتابی شاعیر نووسەر هەتاوەکو دوایی لەگەڵ ئەوەیە ڕۆژی پێشانگاکە ئەو کەسانی کە سەردانیان کردین 2352 کەس سەردانی پێشانگاکەی ئێمەیان کردووە لەگەڵ چەند داتایەکمان هەیە بۆ نمونە هەژ زمانی تیا بووە ئەو کتێبانێک بەڵێ لەوە لە سا 6.4 کتێبەکان بە زمانی کوردی بووە لە سا 20 کتێبەکان بە زمانی عەرەبی بووە لە سا 8.3 بە زمانی ئینگلیزی بوو 0.9 بە زمانی فارسی و لە سا 1 بە زمانی تورکی و لە سا 0.4 بە زمانەکانی تر بووە و هەروەها 21 ژانەر لە پێشانگاکێمەدا خۆشبەختانە وجودی هەبووە واتە بابەت لە سا 16.6 کتێبەکان ئاینی بوون بەرزترین ڕێژەی تۆمارکرد سوپاس بۆخوا لە سا 10.3 مێژووی بوون لە سا 8.2 ڕۆمان بوو لە سا 6.6 گۆڤار بوو لە سا 6 ئەدەبی بوو پاشان ئەوانەی تر زانستی فکری یاسایی شاعیران پەروە ئابووری پزیشکی هەتاوەکو دوای ئەمانە ئەم ڕێژانیان تۆمار کرد بوو و هەروەها ژمارەی ئەو کتێبانی ساڵی چاپەکانیشمان هەیە حەزەکەم ئەمە بخەمە ڕوو کتێبمان بۆ هاتووە لە ساڵی 1970 چاپکراوە کتێبانی زۆر دەگمەنە زۆر گرنگنانەیە زۆر کەس دەستی نەکەوێت و هەروە تاوەکو ساڵی 2024 تیا بووە ئەمێ ئەوش بڵێم کەسێک سەردانی پێشانگاکەی کرد خۆم ئاگادار بووم وتی من دەمێکە بە دوای ئەم کتێبە گەڕم لە بازاڕە نەماوە خۆشبەختانە لە پێشانگاکی ئێمە دەستکەوت بەڵێ کەسێک بەخشی بووی وتی ئەم کتێبە زۆر بە بەهایە لای من زۆر سپاسی ئێوەکەین کە ئەم پێشانگایەتان ڕاگەاند و ئەو کتێبە دەست من کەوت دەستەکانتان خۆش لیلیان خان پلانی داهاتووتان و داهاتووتانەوێ بیگۆڕن یاخود بە شێوەیەکی تر کەمپینەکە ڕابگەێنن یان هەر بەم شێوازی خۆی زۆر باشە بەدڵنیایەوە شێوازی خۆی زۆر باش بوو سپاس بۆخوا سەرکەوتنێکی زۆر باشی بە چاو خۆیەوە بینی پلانی داهاتوومان ئەوەیە کە ئەم پرۆژانە ئەم جۆرە پرۆژانە بکرێ بە کللتور تەنها خوێندکاری زانکۆی سلێمانی نەبێت تەنها ناو شاری سلێمانی نەبێت تەنها هەرێمی کوردستان نەبێت لەسەر ئاستی عێراقیش ئەم پرۆژەیە بکرێ بە کللتور ساڵانە لە هەموو شوێنەکان بکرێت تاکو ئێمە بتوانین ئاستی ڕۆشنبیری وڵاتەکەمان زیاتر بەرەو پێش بەرین دەستەکانتان خۆش بێت دووبارە دەستخۆشیتان لە یەکەین سپاسدانەکەین کە ئەمڕۆ حەزم کرد لە کۆتاییدا شتێک بڵێم پرۆژەیەکی بێتەوە چوو توانی 15122 کتێب بێ بەرامبەر ببەخشێت بە کۆمەڵگا و هەروە ئەم پرۆژەیە لەلایەن هیچ کەسێکەوە سەپۆرت نەکرا تەنها کۆمپانیای بەرەز نەبێت تەنها 300,000 بەخشی ئەم 300,000 بەس بوو بۆ ئەوەی پرۆژەیەکی سێماگی پرۆژەیەکی زەخم پرۆژەیەکی گەورە خزمەتی سلێمانی و شاری زانکۆی دایکا زۆر سپاس بۆ هەموو لایەکتان دەستەکانتان خۆش بێت دووبارە زۆر بەڕێز بڕیار ئاغالی لەگەڵ لیلیان ئامانج کە دوو خوێندکاری سەرکەوتون زۆر سپاس